ڕێزمان و خوێندنەوەی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 22. باسی بابەتی تەواو کرد. لە وانەکانی پێشتردا ئەوەمان ڕوون کردەوە کە ڕستە لەسەر دوو بنچینەی سەرەکی پێک دێ کە بکەر و کارن. دوو بنچینە یەکەچیان ناوی بکەرە، ئەوی دیش ناوی کارە. لە ڕستەی یەکەم گەڵا بکەرە وەری کارە، گەڵای دارەکە وەری، گەڵا وەری. کاتە ئەگەر تەنیا بنووسم گەڵا وەری ڕستەکی تەواوە، گەڵایەکە بکەرە وەری کارە. بەڵام لێرە وشەکی دیکەش هەیە، دارەکە. کاتە دارەکە تەواوکەرە، تەواوکەری ناوەکەیە. گەڵای چ؟ گەڵای دارەکە، تەنیا تەواوکەرە. ڕستەی دووەم شوشە بکەرە شکا کارە، شوشەی پەنجەرەکە شکا. کاتە شوشە بکەرە شکا کارە، ئەدی پەنجەرە چییە؟ پەنجەرە تەواوکەری ناوی شوشەیە. شوشەی چێندەر شوشەی پەنجەرەکە. ڕستەی سێەم منداڵی بکەرە و سەردەکەوێ کارە، منداڵی زیرەک سەردەکەوێت. ئەدی زیرەک چییە؟ زیرەک تەواوکەری ناوە، تەواوکەری منداڵەکەی. منداڵی چ جۆرەک؟ منداڵی زیرەک. ڕستەی چارەمیش ئەوە دیارە ماسی بکەرە دەژی کارە، بەڵام لە چێ دەژی ماسیەکە؟ لە ئاودا. کاتە لە ئاودا تەواوکەری کارەکەیە. لە چێ دەژی؟ لە ئاو. تەواوکەری ماسیەکەی نییە، تەواوکەری کارەکەیە. ڕستەی پێنجەم گوێزی هەورامان بەدەست دەشکێت. دەشکێت لێرە کارە. چ جۆرە کارەکە؟ پێویست ناکە چ جۆرە کارەکە، بەڵام کارە، کارش تەواوە. ئەدی هەورامان چییە؟ هەورامان تەواوکەری ناوی گوێزە. گوێزی چێندەر گوێزی هەورامان. ئەدی بەدەست چییە؟ بەدەست تەواوکەری کارەکەیە. کو دەشچێ؟ بەدەست دەشچێ. لێرە دوو تەواوکەر هەیە، یەکەچیان تەواوکەری ناوە، ئەوی دی تەواوکەری کارەکەیە. لە ڕستەی پێنجەم گوێز بکەرە دەشکێ کارە. ڕەنگە بپرسن ئەی وشەکانی دیکە چنە؟ لە وەڵامدا دەڵێن جگە لە دوو وشە بنچینەکە کە بکەر و کارن، وشەکانی دی پێیان دەگوترێت تەواوکەر. تەواوکەر. لە ڕستەی یەکەم دارەکە تەواوکەری بکەرە، تەواوکەری گەڵایە. لە ڕستەی دووەم پەنجەرەکە تەواوکەری شوشەیە. لە ڕستەی سێەم زیرەک تەواوکەری منداڵە. لە ڕستەی چارەم لە ئاو تەواوکەری کارەکەیە دەژی. لە ڕستەی پێنجەم هەورامان تەواوکەری گوێزە و بەدەست تەواوکەری دەشکێت. کەواتە ئەمن هیچ نەبی دەبی بزانم تەواوکەرەکە هی کامەیە، هی بکەرەکەیە ناوەکە یان هی کارەکەیە. کاتە ڕستە لە دوو بنچینەی سەرەکی پێک دێ دادەمەزرێ کە بکەر و کارە، و هەرچی لەو دوو وشەیە زیاتر بوو دەبیتە تەواوکەر، کە بۆ تەواوکردن و دیاریکردنی واتاکانیانە. تەواوکەر هەموو ئەو شانەیە کە لە سەرەتادا لە ڕستەدا هەن
جگە لە بکەر و نیهاد یان بکەر و کار لە کۆمەڵی ناودا، کار لە کۆمەڵی کاردا، هەروەها ئامرازەکان تەواوکەریان پێدەگوترێت. ئێستا ڕاهێنانی یەکەم لەو ڕستانە تەواوکەری بکەر، تەنیا تەواوکەری بکەر دیاری بکە. لە ڕستە یەکەم دایکی گوڵچین هاتەوە، دایکی بکەرە هاتەوە کارە، گوڵچین تەواوکەری بکەرەکەیە، تەواوکەری دایکی، دایکی چێ؟ دایکی گوڵچین. ڕستەی دووەم کوڕی ئازاد بە یەکەم دەرچوو، دەرچوو کارە، کوڕی بکەرە، بەڵام کوڕی چێ؟ کوڕی ئازاد، کاتە ئازاد تەواوکەری بکەرە، بەڵام بە یەکەم تەواوکەری کارەکەیە. لێرە تەنیا تەواوکەری بکەر دەبینمەوە، تەنیا لە وشەی یەکەم گوڵچین، لە ڕستەی یەکەم گوڵچین، لە ڕستەی دووەم ئازاد، لە ڕستەی سێیەم بەرخ، لە ڕستەی چارەم زەینەفۆن. گۆشتی بەرخ زوو دەکوڵێت، گۆشتی بکەرە دەکوڵێت کارە، زوو تەواوکەری کارەکەیە، بەرخیش تەواوکەری بکەرە. پرسیاری چارەم لەشکرەکە بکەرە، زەینەفۆن، لەشکرەکەی زەینەفۆن تەواوکەری تەواوکەری ناوە بکەرە، تێدەپەڕێ کارە، تێدەپەڕێ کارە، و بە کوردستان تەواوکەری کارەکەیە. زەینەفۆن سەرلەشکرێکی یۆنانی بوو، ئەگەر لە مێژوو خینتانەوە. ئێستا تەواو بووین لێرە، بچینە لای ڕاهێنانی دووە. لەو ڕستانە تەواوکەری کار، ئەو جارێ تەواوکەری کار دەبی ئەمن ببینمەوە، نەک تەواوکەری بکەر. چڕۆ، دلێر، ڕۆن، هەرمەیەکە. کارەکان چنە دەچێت، چوو دەگیرێت ڕزی. ئەدی تەواوکەری کارەکان چنە؟ بۆ قوتابخانە، بۆ مێرگە سوور، لێرە ڕۆن لە زەیتونی گەیی و دەگیرێت، لە زەیتونی گەیی و چ جۆرە زەیتونەکە گەییوە؟ لێرە لە زەیتون تەواوکەری کارەکەیە، لە زەیتون. هەرمەیەکە لە ناو سەبەتەکە داڕزی، تەواوکەرەکە چییە؟ لە ناو سەبەتەکە. ئەوجە لێرە نازانم گەییویش لەگەڵە یان نا، تەنیا لە زەیتون ڕەنگە تەواوکەر بی. مۆرەکان تەواوکەری کارن. پرسیاری ڕاهێنانی سێیەم تەواوکەرێکی گونجاو بۆ ئەو بۆشاییانە دابنێ. لێرە کاتی هەبوونی بۆشایی و هەبوونی وشەی تەواوکەر، واتە ئەمن دەتوانم لە یەک وشە زیاتریش بنووسم، چونکە تەواوکەر زۆر جار لە دوو وشە پێک دەیان سێ وشە، بە تایبەتی ئەگەر لێرە باسی ئاوەڵناوی شوێن و جێگەبی بۆ قوتابخانە، کەواتە ئەمن لێرە دەتوانم دوو سێ وشەی بەکاربێنم. ڕستە یەکەم من مێژووی دەخوێنم. مێژووی چ دەخوێنم؟ من مێژووی کوردستان دەخوێنم، من مێژووی کوردان دەخوێنم، من مێژووی بۆ وێنە جیهان دەخوێنم، من مێژووی ساڵەکانی سەدەی هەشتەم دەخوێنم، من مێژووی کۆن دەخوێنم، کەواتە تەواوکەرێکی دوو گونجاو دەتوانین دانەین.
ڕستەی دووەم نێرگز دەڕوێت. نێرگز لە قەتپاڵی چیایەکان دەڕوێت، نێرگز لە کوردستان دەڕوێت، نێرگز بە بەهاران دەڕوێت، نێرگز لە دەشتاییەکان دەڕوێت، نێرگز هەموو ساڵێک بە بەهاران دەڕوێت، کاتە زۆر تەواوکەر هەیە ئەمن بەکاریان بینم. ڕستەی سێم وانەی نووسیەوە. وانەی نووسیەوە، وانەی دوێنەی نووسیەوە، نەک دوێنێم. دەتوانم وانەی دوێنێم نووسیەوە ئەویش دەبی. وانەی دوێنێم نووسیەوە، وانەی ئەوڕۆم نووسیەوە، وانەی کوردی نووسیەوە، وانەی بیرکاریان نووسیەوە، وانەی ئاسانیان نووسیەوە، هەموو شتێک دەبی. ڕستەی چارەم فڕۆکەکە فڕی. فڕۆکەکە بەسەر شارەکەدا فڕی، فڕۆکەکە ئەو ئێوارەیە فڕی، فڕۆکەکە زوو فڕی، فڕۆکەکە درەنگ فڕی، فڕۆکەکە بۆ کوردستان فڕی، بەسەر شاری کەرکووکدا فڕی. کاتە تەواوکەر دەتوانین زۆر وشە بەکار بینین، چونکە وشەکان دەتوانین هەندێک جار لە 2 و 6 پێک بێن، نەک تەنیا یەک وشە، ئەوجا ئاسان دەبی کارەکەمان. کاتە بە کەیفی خۆت چەند وشەیەک هەڵبژێرە. ئێرش تەواو بێمە لای کار. کار چییە؟ دەزانین کار چییە؟ کار هێمن چیرۆکی نووسی. کارە شیرین گۆڤار دەخوێنێتەوە، کارە مرۆڤی زیرەک سەر دەکەوێت، ئەوە کارە. کۆترەکە هەڵفڕی، کارە. ئاسک گیا دەخوات. من بەیانی بۆ زانکۆ دەچم، ئەو کارە نەمان هەیە. بکەرەکانیش هێمن، شیرین، مرۆڤ، کۆترەکە، ئاسک، من. تەواوکەرەکانیش چنە بۆ وێنە چیرۆکی یان گۆڤار یان زیرەک، لێرە گیا، بەیانی، بۆ زانکۆ، ئەوانە تەواوکەرن. ئێستا ئەوڕۆ لێرە تەنیا باسی کارەکانە. لە زمانی کوردی ڕستە بەبێ کار نابی، دەبێ ڕستە هەموو ڕستەکان کارەچیان هەبی. لەم ڕستانەی سەرەوەدا وشەی نووسی دەخوێنێتەوە، سەر دەکەوێ، هەڵفڕی، دەخوات، دەچم، هەمویان کارن. واتە چ؟ واتە شتێک ڕوویدایە، ڕوودانی کارێک پیشان دەدەن لە کاتێکی دیاری کراودا، لە تافێکی دیاری کراودا، لەلایەن کەسێک یان شتێک. بێگومە هەر کارێک دەبی کەسێک یان گیان لەبەرێک یان شتێک ئەو کارەی بکە. لێرە زۆریان کەسن، کۆترەکە و ئاسکەکە کەس نینە، باڵندە و گیان لەبەرن. هەندێک جا شتیش کار دەکات، بۆ وێنە ئامێر و ماشێن و شتی ئەوانش کار دەکەن. لە ڕستەی یەکەم کاری نووسی لە دەمکاتی ڕابردووە. لێرە گرنگە بزانم کارەکان کەنجی کراینە، ئێستا، داهاتوو یان ڕابردوو. واتە ڕابردوو یان ڕانەبردوو. ڕابردوو واتە پێش ئێستا کراینە، دوونێ، پێرێ، پێش هەفتاک، پێش سەعاتێک، پێش کاژێرێک، پێش ئێستا، پێش ساڵێک. ئەو بەیانە دوێنێ ئێوارە. بەڵام ڕانەبردوو واتە ئێستا کارەکە دەکرێ یان لە داهاتوو دەکرێ. هێمن چیرۆکی نووسی واتە چیرۆکەکەی نووسیە، تەواوی کردیە، کاتە ڕابردووە. بەڵام شیرین گۆڤار دەخوێنێتەوە، ئێستا دەخوێنێتەوە، ڕانەبردووە.
مرۆڤی زیرەک سەر دەکەوێ ڕانەبردووە، هەمیشە سەر دەکەوێ، ئێستا لە داهاتوو بەڵام کۆترەکە هەڵفڕی ڕابردووە، فڕی. ئاسک گیا دەخوات ڕانەبردووە، بەیانی دەچم ڕانەبردووە داهاتووە. کاتە دەبی بزانم کارەکە کەنجی کرایە. لە ڕستەی دووەم دەخوێنێتەوە ڕانەبردووە، لە ڕستەی سێم سەر دەکەوێ ڕانەبردووە، لە ڕستەی چارەم هەڵفڕی ڕابردووە، کۆترەکە هەڵفڕی. لە ڕستەی پێنجەم دەخوا ڕانەبردووە، لە ڕستەی شەشەم دەچم داهاتووە، ئەویش هەر ڕانەبردووە بەڵام داهاتووە. ئێستا کار ئەو وشەیەیە کە کردەوەیەک دەداتە پاڵ کەسێک یان شتێک لە دەمێکی یان کاتێکی دیاری کراو. لە ڕووی کات کار دوو جۆرە ڕابردوو ڕانەبردوو. ئێستا ڕاهێنان یەکەم، 6 ڕستە بهێنە کارەکانیان دەستنیشان بکە. ڕستە یەکەم چاوەڕێی وەڵام بکە، چاوەڕێی وەڵام بکە، لێرە بکە کارە کاری ڕانەبردووە، چاوەڕێ بکە. ڕستەی دووەم ئەوڕۆ دەچم بۆ تەماشای شانۆ، کاری ڕانەبردووە لە داهاتوو، ئەوڕۆ دەچم، هێشتا نەچوویمە. هاوڕێکەم دێتە ماڵمان، ڕانەبردووە، هێشتا نەهاتیە. پێشنووستن ددانەکانی شوشت، ڕابردووە، شوشتی. دوای پشووی هاوین دەست بە خوێندن دەکەینەوە، ڕانەبردووە، دوای پشووی هاوین دەست پێ دەکەینەوە. کاتە کاری ڕابردوو ئەو کارەیە کە کرایە، بۆ وێنە ڕۆیشت، شوشتی، فڕی، شکا، هەڵی گرت، سەرکەوت، ئەوانە ڕابردوونە. ڕانەبردوو زیاتر دەخوێنێ، دەنووسێ، دەشوە، دەڕژێنێ یان ئەڕژێنێ، زۆر ئەو دووشە، ئەو دوو پیتە دە یان ئە زیاتر لۆ ڕانەبردووە. ئەڕۆم، دەڕۆم، دێم، دێمەوە، ئەوانە ڕانەبردوونە. کاتە کاری ڕابردوو، کاری ڕانەبردوو بەو شێوەیە. ڕاهێنانی دووەم، ئەو بۆشایانەی خوارەوە بە کارەک پڕکەوە. لە کوردستان بەفر دەبارێ، یان لە کوردستان بەفر دەکەوێتە خوارەوە، یان لە کوردستان بەفر زۆر دەبێ، یان لە کوردستان بەفر دەکەوێ، یان لە کوردستان بەفر کەوت، یان لە کوردستان بەفر باری ئەو کات دەبیتە ڕابردوو. کاتە بە هەوەسی خۆمان کارێکی هەڵدەبژێرین. ڕستەی دووەم 6 نەمامم لە باخەکەدا ڕواند، چاند، ئاودا. لێرە وەکو ئەوەی وایە ناچار بین باسی ڕابردوو بکەین. 6 نەمامم لە باخەکەدا ئاودا، چاند، ناشت، هێنا، بڕی، 6 نەمامم ڕەنگە بڕی. ڕستەی سێم کیلۆیەک ترێم خوارد، کڕی. لێرەش ناچارین ڕابردوو بی، کیلۆیەک ترێم کڕی، کیلۆیەک ترێم خوارد، کیلۆیەک ترێم کێشا، کیلۆیەک ترێم هێنا،
کیلۆیەک ترێم برد لەگەڵ خۆم، کیلۆیەک ترێم داناوە. ڕەنگە لێرەش بتوانین زۆر لە کارەکان بەکاربینین. ڕستەی چارەم پەری هات، پەری چوو، پەری دانیشت، پەری وەستاوە، پەری ڕۆیشت، پەری دەخوێنێ. لێرە هەر چت نووسی ڕاستە. ڕستەی پێنجەم شێخ مەحموود لە سلێمانی ژیاوە، لە سلێمانی لەدایک بووە، لە سلێمانی کۆچی دوایی کردووە، لە سلێمانی گەورە بووە، لە سلێمانی بوو بە سەرکردە. لێرەش بە کەیفی خۆمان دەتوانین زۆر کار بنووسین. ڕستەی شەشەم کتێبی ڕێزمان گەیشت یان بەسوودە، یان کتێبی ڕێزمان دڕا، یان کتێبی ڕێزمان هەیە، ڕەنگە هەیە لەو باشانە نەبی، بەڵام کتێبی ڕێزمان کرا، نووسرایەوە بە کەیفی خۆمان. واتای وشەکان ئاسک واتە مامز، بەیانی واتە سپێدە یان سبەی، نەمامیش واتە شەتڵ. ئەوە باسی کار و تەواوکەری کار و تەواوکەری ناو و هەروەها کاری ڕابردوو و کاری ڕانەبردوو. پێشی ئەوەی ئەو وانەیە تەواوبی، هەروە بە خێرایی هەندێک لەو کارانە کە ڕۆژانە بەکاریان دەینین دەتوانین لێرە بیان بینی هەمویان کاری ڕانەبردوونە، دەتوانین بیان کەینە کاری ڕابردوو. دەڕوا ڕۆیشت، دەخوا خواردی، چوو دەچێ، دەکات کردی، دەکەوێ کەوت، کاتە دەتوانین. و هەروەها دەمەوێ پارچە پەخشانەکی گچکە ئەگەر داوایان لێکردی بنووسی لەسەر بۆوێنە هاتنەوە بۆ خوێندنگا یان سەرەتای ساڵی نوێ کو دەنووسی. بێگومان هەر کەسە بە جۆرێک دەنووسی، ئەمن لێرە ئەوهام نووسیە. پاش دابڕانێکی دوور و درێژ لە خوێندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 جارێکی دی گەڕاینەوە بۆ خوێندنگە. لە مێژە زۆربەی هاوڕێیەکانم نەدیتووە و پێکەوە دانەنیشتوین. ئەوڕۆ یەکەمین ڕۆژی خوێندنە و بە پەرۆشەوە چاوەڕێی ئەو ڕۆژەم دەکرد. هەرچەندە پشووی هاوینیش زۆر خۆش بوو و بە تەواوی حەساینەوە لە سەعیکردن، ئەوجا نۆرەی خوێندن و خۆماندووکردنە. وانەکانی ئەو بەیانیە بریتین لە وەرزش، بیرکاری، زمانی کوردی و زانست. خۆشترین وانە بەلای من زانستە، چونکە زۆربەی زانیاریەکان نوێن و سەرنج ڕاکێش. وانەی بیرکاری تۆزێ قورسە بەلای من. وانەی ڕێزمانی کوردیش باشە، ئاسانە و ئەمن بە خۆم حەزم لە زمانە. زمانی ئینگلیزیش باش دەزانم و دەمەوێ فێری زمانی ئیسپانیش ببم. کەواتە لێرە هەر کەسە بە پێی چت دەوێ ئەو شتەی بنووسە، مەرج نییە شتەکە 100% ڕاست بی بەسەرت هاتبی، بەڵام هەر ئەوەیە دەستی نووسینت پەرەی پێ بدە و هەوڵ بدە بنووسە، تەختەکلیلەکی کوردی دابەزێنە و دەست پێ بکە بەنووسین. ئەوجا تو نووسینەکەت کو دەست پێ دەکەی هیچ کێشە نییە. ڕەنگە ئەتو یەکسەر دەست پێ بکەی بۆ وێنە ڕستەیەک باسی ئەوەی بکەی کە هەفتەی ڕابردوو
تاقیکردنەوەی وەرزی دووەم بوو. هەرچت نووسی ڕاست دەردەچی. گرنگ ئەوەیە لە ڕستەکەت خاڵ هەبی و یان هێمای پرس هەبی یان هێمای سەر سوڕمان هەبی، گرنگ ئەوەیە ڕستەکەت کاری تێدابی، بکەری تێدابی، هەندێک ئاوەڵناوی تێدابی، جێناو هەبی و هەندێک ئامرازی پەیوەندی هەبی و تەواوکەر هەبی و ڕستەکەت بزانین دەربارەی چت نووسیە، لێرە سەردێڕێک هەبی بزانین باسی چ دەکەی. لێرە ئەوە پارچە پەخشانەکی زۆر زۆر کورت بوو دەربارەی هاتنەوە بۆ خوێندنگە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.